لە نێو دوکانێکی بچووکدا بەڵام خێرێکی گەورە ئەنجام دەدات. هاوڵاتێکی دانیشتووی دارەتوو لە شاری هەولێر لە کاتژمێر 5 بەیانی تاوەکو 12 نیوەڕۆ ماوەی ساڵێکە بە خۆڕایی و بێ بەرامبەر نان دەداتە بێ دەرامەتان. وڵای هۆکارەکەی ئەو بوو قەزەی بێموچەی و ڕێژە فەقیریش بەڕاستی زیادی کرد بوو. ئەمەش هەستاین ئەو فکرەمانە بوو دروست بوو و وازبیشە لەسەر شارمان هەمومان کە یارمەتی فەقیر و هەژاران بدەین. ئەلحەمدولیلا ئێستاش بەردەوامە ئەو سندوقە خێرخوازەش زۆریش پارەی دادەنێ، خدا خێریان بنووسی. وەڵی لەلایەن حکومەتەوە پاڵپشتیمان نەکرایە، هاوکاری نەکراین، بەڵام هەر خێرخواز و خەڵک یارمەتیمان دەدا و یعنی پارێش چاک دادەنێ. ئیوە هەیە بە 250 بەشدار دەکەی، وهەیە 10,000 دادەنێ. ئەلحەمدولیلا یعنی هەر کەسە لە قەدەر جیرفانی خۆی، خدا خێریان بنووسی. ڕۆژ دەزانین ڕۆژەیە 10 نەفەر دێ عین دەکا 100 نان، ڕۆژەیە 8 نەفەر دێ دەکا 80 نان، یعنی حسب ڕۆژانەیە. یعنی بەس ئەمە هەر کاتێک هەرچەند خەڵک بێ ئەمە دەستیان ناژێڕینەوە. ئەو هاوڵاتیە کە هاتووەتە ئەو نانەوەخانەیە باز لەوە دەکات ئەگەر بەدەستخۆشێکیش بێ پێویستە پاڵپشتی ئەو نانەوەی بکرێت، چونکە کارێکی گەورە و پیرۆز دەکات. بەڕاستی هاوکاری کارێکی گرنگ و گەورە و مرۆڤایەتیە. ئەو جە چ لە ڕێگای نان بی، چ لە ڕێگای ئاو بی، چ لە ڕێگای هەر شتێک بی کە پێت کرا هاریکاری یەک بکەی، خودای گەورە دەفەرموێ الحەسەنات و یوذهبن السەیئات. هاوکاری یعنی چاکەکردن، چاکەکردنیش خراپەکان ڕەشەکاتەوە. هەموومان مرۆڤین، مرۆڤ هەمووی قابل بە گوناه و تاوانە. خودای گەورە دەفەرموێ الحەسەنات و یوذهبن السەیئات، چاکەکان خراپەکان پار پێوە دەنێن. هەموومان تاوانبارین، ئەوجە ئینشاءالله خودای گەورە هەموومان خاوێن دەکاتەوە بە بۆنەی ئەو پرۆژە خێرخوازیانە و چەندی دیکەی وەچی وەی. پندێکی کوردی هەیە دەڵێت دەستی ماندوو لەسەر سکی تێرە. لەم قەیران و بێموچەیدا ئەم نانەوەخانەیە لە ڕێگەی ئەم نانەوە سکی چەندان فەقیر و هەژار تێر دەکات. ئیسماعیل عەبدوڕحمان، ڤار میدیا، هەولێر. قسەی کۆتایی ڤار دەیکات.